بەهۆی مانەوەیان لە سەنگەرەکان و دووریان لە نەخۆشخانەکان تیمێکی پزیشکی تایبەت بە چاودێریکردنی تەندروستی دەم و ددان سەردانی سەنگەرەکانی پێشمەرگەیان کرد. ئەو تیمە بە دووری چەند کیلۆمەترێک لە داعش ڕێنمایی و پشکنینیان بۆ پاراستنی دەم و ددانی پێشمەرگە ئەنجامدا. بەو شتانەی پێمان کۆکراوەتەوە هاتوین لێرە هەڵمەتێک بکەین بۆ چارەسەرکردنی دەمودانیان دەستمان کرد بە خاوێنکردنی دەمودانەکانیان هەروەها لەگەڵ پێدانی چەند ئامۆژگاریەکی دەربارەی چۆن بیان پارێزن. ئەو هەڵمەتە لە چوارچەوەی ڕۆژی جیهانی پاراستنی دەم و ددان بەڕێوەچوو. بڕیاریش وایە ڕێکخراوی کوردستان بۆ پاراستنی دەم و ددان بۆ دڵنیابوون لە تەندروستی دەم و ددانی پێشمەرگەکان سەردانی سەرجەم میحوەرەکانی شەڕ بکات. دی بەردەوام بیسەر ئەو مەوزوعە بدە محاولەکەین هەر 6 هەیڤێکی جارێک دێن هەم سەحکەینەوان و هەم دی فەحسەی بکەینە بۆوان و هەڵمەتە تەندروستیەکە بە شێوەی خۆبەخشی بەڕێوە دەچێت و 400 لە خوێنکار و پزیشکی پسپۆری ددان لە هەرێمی کوردستان بەشداری تێدا دەکەن. ئەوان دەیانەوێ لە ڕێگەی ئەو کارەیانەوە پارێزگاری لە دەم و ددانی پێشمەرگە بکەن. لێرە بەرامبەر بە تونترین ڕێکخراوی تروریستی داعش وەستاوین ئەوانیش لە خەمی تەندروستی ئێمەدان بۆیە هاتوون وەکو عیلاج وەکو لێپرسینەوە تەماشای دەم و ددانی ئێمە دەکەن و لە خەمی سەلامەتی ئێمەداین. دەم و ددانی پێشمەرگیان تەماشا کرد و سەیریان کرد و ڕێنمایی زۆر جوانیاندا تەبعاً پێشمەرگە پێویستی پێبوو چۆنیەتی دانشوشتن بە فەلسە و بەکارهێنانی ئەو معجونانە و بەکارهێنانی ئەو شتانەی کە ددان پێویستە پاک بکاتەوە. ڕێکخراوی کوردستان بۆ پاراستنی دەم و ددان بە ناوی کوردستان وەک 62 وڵاتی دیکە ئەندامە لە فیدراسیۆنی نێودەوڵەتی پزیشکانی ددان. ئێستا هەموو ئەو وڵاتانە کێبڕکێ لەسەر پێشکەشکردنی باشترین خزمەتگوزاری تەندروستی دەکەن. بڕیاریش وایە ئەو ڕێکخراوە هەرچەند مانگ جارێک سەردانی بەرەکانی شەڕ بکات. ماوەی 2 ساڵە پێشمەرگە لێرە لە سەنگەرەکان بەرگری لە خاکی باشووری کوردستان دەکات. ئێستا ئەوەندە بیر و هۆشی لای شەڕە ئەوەندە بیری لای پاراستنی تەندروستی خۆی نەماوە. بۆیە ئەو ڕێکخراوە دەیەوێ لە ڕێگەی ئەو هەڵمەتانەیەوە چاودێری تەندروستی پێشمەرگەکان بکات. فەرهاد دۆڵەمەری ڕوودا و محوەری گوێ.